نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. جیهانیبوونی پەیامەکەی سەرکەوتووی پەروەرشیار بە گوێرەی فراوانی پەیامەکەی و ڕەهەندی چەندێتی و چۆنیەتی شوێنکەوتوانی مەزەندە دەکرێت. حەزرەتی موحەممەد هەر لە ژیاندا بوو کە ئەو فێرکار و بانگەوازکارە موبارەکانەی پێگەیاندەبوون بوون بە دەستنیشانکراوی ئەوەی لە ڕووبەرێکی بەرفراواندا کە هەر لە مەراکیشەوە تا ڕووباری ئەمدی و دەریای نزیک بوخارە درێژ دەبووەوە حەق و ڕاستی بڵاو بکەنەوە. بڕوانن لەو ڕووبەرە بەرفراوانەی ئەو ڕۆژگارەدا تاکە ڕاگەیەنەر و فێرکار و پەروەردەکار حەزرەتی موحەممەد مستەفا بووە. هەموو ئەو کۆمەڵە یەک لە یەک جیاوازانەی کە لە هۆز و نەتەوەی هەمە چەشن پێکاتبوون و دەتوت منارەی بابلن لە سایە ئەو کۆڕێسا ئیلاهیەی ئەو هێنابووی دەرمانی دەردەکانیان دۆزیەوە. مرۆڤی سەر بە کلتورە جیاوازەکانی وەک ئێران و توران، چین و ماچین کە هەر یەکەیان خاوەنی میزاج و مەشرەبی تایبەتی خۆیان بوون بەرەو پیری دەچوون و بێ هیچ دوو دڵ یەک پەیامەکەیان قبول دەکرد. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیە بوو کە بنەما و بنچینەی پەیامەکەی گردونیە و لەبارە بۆ ئەوەی ببێت با دەرمانی دەردەکانی سەر تاپای بەشەریەت کەوا بێت حەزرەتی موحەممەد کاریگەرترین پەروەردەکاری سەرجەم چاخەکانە و کاریگەریەکەیشی لە هەمووان بەرفراوانترە. بە دەرلەما هەڵسەنگاندنی ئێمە بۆ گەورەی هەر پەروەردەکارێک بە گوێرەی کاریگەری بنەما پەروەردەیەکانی ئەو پەروەردەکارەیە لە بەرامبەر تێپەڕبوونی کاتدا. ئێستا بڕوانن وێڕای تێپەڕینی ئەو هەموو زەمەنە کەچیەوە تا هێشتا زۆرینەی پەروەردەکراوانی پەروەردەی موحەممەدی لە ئاستێکدان فریشتەکان ئێرەیان پێدەبن. تەنانەت هەمان ئەو پەروەردەیە بەسە بۆ ئەوەی لەم ڕۆژدا نەوەیەکی هاوشێوە بەرهەم بێنێتەوە. با ئێستا بیرێک بکەینەوە. حەزرەتی موحەممەد لە ناوگەلێکدا سەر هەڵدەدات کە تا بڵێ دوور لە شارستانیەت و دەشتەچی و دڕندە بوون. دڕندەیەکەیان لە ئاستێکدا بوو پێش دڕندەیی گیان لەبەرە دڕندەکان دەکەوت. کەچی ئەو پێغەمبەرە هەر لەناو ئەو گەلە وەحشیە دەشتەچیەدا کەسانێکی فریشتە ئاسای وەها پێدەگەێنێ کە بۆ چەندین سەدە مرۆڤایەتی بەڕێوە بەرن. لەمەوە دەگەینە ئەوەی بڵین پەیامەکەی ڕێباز و بەرنامەیەک بوو لە تەکان و هەڵمەتێکدا مرۆڤایەتی ڕزگار دەکرد. من وەک خۆم لایەنداری ئەوە نیم وێنای شتانی نەشیا و ناڕەوا بکرێ، بەڵام خۆ هەر دەبێت چەند نمونەیەک بخەینە پێشچاو تاوەکو لە قەبارەی ئەو داڕمانە ئەخلاقیە تێبگەین کە مرۆڤی ئەو سەردەما گرفتاری ببوو. سەروەرمان لە ناوگەلێکی وەهادا سەری هەڵدا دڕندەیی تێکەڵی خوێنیان ببوو، لەگەڵ سروشتیاندا یەکی گرتە بوو، عەرەقیان دەخواردەوە و قوماریان دەکرد و بە ئاشکرا زینایان ئەنجام دەدا. هیچ کام لەمانەشیان بە عەیب بوو نەنگی نەدەزانی، بە درەوشتی وەک پیشەیەکی ئاسایی لێ هاتبوو. تەنانەت خانووی تایبەت تەرخان کرا بوو بۆ ئەو کارە و لە بەردەمیاندا ئاڵا دەشەکایەوە. بەستی و ڕیسوایی لە ئاستێکدا بوو ئینسان شەرمی دەکرد لە ئینسانبوونی خۆی و چەندین شتی دیکە کە من لێرەدا باسییان ناکەم. چگەلەما کەسایەتی و پێکاتەی دەرونیان بە جۆرێک بوو لەسەر بچووکترین شت فەرتەنەیان دەنایەوە و دەیان کرد بە هەرا. وەک بڵێ مەحاڵ بوو کۆ ببنەوە و تێکەڵی یەکتری ببن و یەکتری قبول بکەن. وەک شاعیرێک دەڵێت گەریەکێکیان ددانی نەبووایە براکانی خۆی دەیان خوارد. هەرچی دەردی ناکۆچی و دووبەرەچیشە سەر تاپای دوورگەی عەرەبی گرتبووە و وەک دەردێکی بێدەرمانی لێهات بوو. بەڵێ هەرچی خراپەیەکتان بەمێشکدا دێت لەوێدا هەبوو، هەرگیز چاوەڕێژ نەدەکرا کەسیان گوێ بۆ حەزرەتی موحەممەد مستەفا بگرن. کەچی ئەو هات و هەرچی خوی ناپەسەند و خەسڵەتی دزێویانە هەیە هەر هەمووی لەبن دەرهێنا و فڕەیدانە ئەو دیوچێوی قافەوە. پاشان بە جوانترین ڕەوشت و نایابترین تایبەتمەندی ڕازاندنیەوە و لە کورتترین ماوەدا پێشەموو جیهانە شارستانیەکان کەوتن بگرە بوون بە مامۆستاشیان. بەڵێ لەو کۆمەڵە نەفام و سەرەتاییەوە گەلێکی وەها مەدەنی دروست کرد، تەنانەت شارستانیەتی ئێستاش دەسەوەسانە لەوەی نمونەیەکی هاوشێوەی بخاتەوە. مۆڵێر ناحەقی نییە کە لەبارەیەوە دەڵێت مەحاڵە کۆمەڵێکی دیکە هەبێ هاوشێوەی کۆمەڵەکەی حەزرەتی موحەممەد نالەبار و بێزەمینە بێت بۆ پرۆسەی چاکسازی. مەحاڵێکی دیکەش ئەوەیە لە ماوەیەکی کورتی وەک 23 ساڵدا بێیت ئەو کۆمەڵە بکەیت بە مرۆڤانێکی تەندروست. ئەمە مەگەر تەنها بۆ حەزرەتی موحەممەد دەستی دابێت. ڕۆژئاواییەکی دیکەیش بەم جۆرە گوزارش لە هەستەکانی دەکات. مرۆڤایەتی لەو ڕۆژەوەی هاتووەتە بوون تاوەکو سەردەمی حەزرەتی موحەممەد لە سەدا 25 ئەو هەڵکشانەی بەخۆیەوە دیوە کە لە چارەی نووسراوە. کەچی ئەم ڕێژەیە لە سەردەمی ئەودا
بەستونی بەرز دەبێتەوە و دەبێت بە لە سەدا 50. تەواوی ئەو هەوڵ و تەقەڵایانەی کە لەو سەردەمەدا تاوەکو ئەمڕۆ بەگەڕ خراون تەنها توانیویانە ئەو ڕێژەیە بۆ لە سەدا 75 بەرز بکاتەوە. بە گوێرەی ئەمدام پێدانانە ڕاستەقینەیە بێت هەر لە حەزرەتی ئادەمەوە هەتا پێغەمبەری خوا بەری ڕەنجی هاوبەشی سەرجەم پێغەمبەر و فەیلسوف و سەرکردە و زاناکان یا گەیشتووەتەوە یان نەگەیشتووەتەوە بەو دەرەنجامەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ماوەی 23 ساڵدا بەدەستی هێناوە. واتە سەرباری ئەو هەموو پێشکەوتنە زانستی و تەکنەلۆژیا کەچی لە 14 سەدەی ڕابردوودا مرۆڤایەتی دەستی گەیشتووە بە تەنها لە سەدا 25 ئەو دەرەنجامە. ئەگەر دنیا عمری باقی بێت ئەوە لە سەدا 25ەکەی تریش بەدەست دەهێنێت. جاییتر حەزرەتی محەممەد ئەمەیە خاوەن ویژدانە ساغ و سەلیمەکانیش تا ئەو ڕادەیە ئاشنای ئەو خزمەتانن کە پێشکەش بە مرۆڤایەتی کردووە. مەوسوعای بەریتانیش سەبارەت بەم بابەتە دەڵێت لە مێژووی بەشەریەتدا چەندین چاکسازی بەژن باڵا هەڵکەوتون لە نێویاندا پێغەمبەرانیشی تێدایە تا ڕادەیەکی شتوانیویانە سەرکەوتوو بن، بەڵام هیچ کامێکیان ئەو سەرکەوتنەی بەدەست نەهێناوە کە حەزرەتی محەممەد بەدەستی هێناوە. وێڵ هیچ کالێکۆڵەرێکی بەویژدانە لەم بارەیەوە قسەی خۆی هەیە. هەموو کەسایەتیە مەزنەکان لە پاشخۆیان شوێنەوارێکیان جێهێشتووە، ئەوە تا نێردراوانی خوا، چاکسازان، نوێخوازان و کاربەدەستانی گەورەی وڵات هەریەکەیان بۆ خۆی شوێنەوارێکی هەیە. حەزرەتی محەممەدیش خاوەن شوێنەوارە. بە جۆرێک وەختێک باز لە شوێنەوار دەکرێت یەکەم کەس کە دێت بەبیردا ئەوە، لە ئاستێکیشدایە کەسی پێبەراورد ناکرێت. لە هەمان کاتدا وێڵ زانایەکی ناسراوە و خاوەن چەندین خەڵاتە لە بوارە زانستیەکاندا، ئەوە تا دۆست و دوژمن دادەنێن بە گەورەیەکەیدا. جانازانم کاڵفامەکانی لای خۆمان چی دەڵێن؟ خوای باڵا دەست وەسفی خۆیمان بۆ دەکات بە يخرج الحي من الميت زیندوش لە مردوو دەردەهێنێت. توانای ژیان دەبەخشێت بە دار و بەرد و لە خەڵوزدا جلیوەی ئەڵماس پیشان دەدات. وەک بڵێ خواوەندی مەزن لە ڕێی ئەم سیفاتە سەرسۆرهێنەر و ناوازەیەوە دڵنەوەی حەزرەتی محەممەد دەکات. لەو بیابانی نەفامیەدا و لە ناو ئەو دەشتەچیانەی نیمچە دورگەی عەرەبیدا حەزرەتی محەممەد لە دار و بەرد و خۆڵ و خەڵوز مرۆڤگەلێکی سروشت ئاڵتونی هاوشێوەی ئەبوبەکر و عومەر و عوسمان و عالی و خالید و عوقبەی کوڕی نافع و تارقی کوڕی زیادی بەرهەم هێنا ڕەزی الله عنهم. هەتا ئەو کاتێک خۆری نبووەت لەو ناوچەیەدا هەڵدەهات و هاوچەرخەکانی ئاشنای ئەم پێغەمبەرە مەزن و بێوێنەیە دەبوون. هەڵبەتە ئەوانی شتوانە و لێهاتووی عەقلی و قالبی ڕۆحی و ویژدانیان هەبووە. پێغەمبەری خوا هەرگیز نەهاتووە ئەم توانە و ئامادەجیانە پەک بخات، بەڵکو بە پێچەوانەوە بەگەڕی خستون و لە جێگەیان کۆمەڵە توانە و بەهرەیەکی زۆر لەوانەی خۆیان سەرسوڕهێنەرتری بنیاد ناوە. وەک یەکێک لە بیرمەندە گەورەکان ئاماژەی بۆ دەکات. باشترین نمونەی ئەمە عومەری پێش ئیسلام و عومەری پاش ئیسلامە. عومەری پێش ئیسلام عومەرێک بوو ڕووی لە گەورەی و خاوەن ئیرادەیی بوو، لەگەڵ ئەم و ئەودا پێشبڕچەی دەکرد و زۆرانی دەگرت، تەنانەت دەنیشایە سەرملی وشتران و تەختی زەوی دەکردن. هەموو ئەمانە لە ڕوانگەی دەرخستنی چیەتی حەزرەتی عومەر و ئەوەش کە چ توانستێکی لە خۆیدا هەڵگرتووە جێی بایەخە. هەرچی عومەری پاش ئیسلامیشە عومەرێکی ڕۆحناسک و هەستیارە کە تەنانەت پێنانێت بە مێرولەشدا و ئازاری مێروژ ناتات. میهرەبانی و هەستیاریەکەی هێندە بەرین و گشتگیرە، ئەوە تا دەڵێت ئەگەر ماڕێک بەلای فوراتدا بڕوات و بکەوێتە ناو ئاوەکەوە و بخنچێت، خوای گەورە حیسابەکەی لە عومەر دەپرسێت. عومەریش و ئەوانش کە وەک ئەوان بەو پەروەردەیی لە پێغەمبەرەوە وەریان گرتە بوو گەیشتن بەو ئاستە. بەڵێ پێغەمبەری خوا لەو گرۆ نەفام و دڕندە و نەریت پەرستانەوە کە دەمارگیریان بۆ نەریت و خۆباوەکانیان تێکەڵی خوێنیان ببوو مرۆڤی ئاوەهای دروست کرد. ئێستا با بە نمونەیەکی بچووک بابەتەکە زیاتر ڕوون بکەینەوە. هەموو توانە و ئیمکانیەتی دەوڵەتمان خستووەتە گەڕ بۆ ئەوەی خویەکی بچووکی وەک جگەرە کێشان بنەبڕ بکەین، کەچی هێشتا دەستە پاچین لەوەی بگەینە ئەنجام. بنەبڕکردن بەلایەک بگرە ناتوانین بەر بە خێرایی تەوژمی بەکاربردنی بگرین و دای بەزێنین بۆ ئاستی ئاسایی. ئەمە تەنها لای ئێمەوە نییە، تەواوی دنیا جیرۆدەی ئەم دیاردەیەیە. ئەمە لە کاتێکدا ڕۆژ نییە سیمینار و کۆنفرانس لەسەر زیانەکانی جگەرە نەبەستێت. جیهانی پزیشکیش هاودەنگە لەسەر ئەوەی کە جگەرە هۆکاری شێرپەنجەی قۆرگ و بۆڕی هەناسە و دەمە. ئاماژەکانیش ئاماژە بەوە دەدەن کە ئەم ڕێژەیە بۆ لە 195 بەرز بۆتەوە، کەچی خەریکە بڵین هەموو ماندووبوونەکان بێ ئاکام دەردەچن و کەس لەم خۆ ناپەسەندە ناجێڕنەوە.
دەی مرۆڤیە و سەردەمە ئالوودەی هەزاران خۆی وەک جگەرە بووە و بە وێنەی خوێنیش لەگەڵ سروشتیاندا تێکەڵ ببوو کەچی ئەم پێغەمبەرە دێت و بە یەک هەڵمەت و لە تاوێکدا هەموو ئەو خوانە لە بن هەڵدەچێشێت و لە جێیاندا جوانترین ڕەوشت و بەسنترین خەسڵەت جێگیر دەکا هەم بە چەشنێگەم کارەی کرد فریشتەکانی ئاسمان بە چاوی ئێرەیەوە بۆی بڕوانن ئەوانەی چاویان پێیان دەکەوت دەیانوت ئای خوایە خۆ ئەمانە فریشتە نین کەچی لە فریشتەش لە پێشترن ئەو جا بڕوانە ئەو ساتە وەختەی کە بە پردی سیڕاتدا تێدەپەڕن و نور و درەوشانەوەیان بە هەموو لایەکدا پەخش دەبێت و ئەوەندەی نامێنێت ئاگری بڵێ سەداری دۆزە خامۆش بکات لەو ساتەدا سەرجەم فریشتەکان لە سەرسامیدا نازانن چی بکەن هەر ئەوەندەیان بۆ دەکرێت بڵێن داخۆ ئەمانە پێغەمبەرن یاخود فریشتە نە پێغەمبەرن و نە فریشتە ئەوانە تەنها ئومەتی حەزرەتی موحەممەدن و پەروەردەی بەرنامەکەی ئەون عەبدوڵای کوڕی مەسعود گەنجێک بوو مەڕ و ماڵاتی عوقبەی کوڕی ئەبی موعەیتی دەلەوەڕاند پێغەمبەر ئەویشی خستە ناو بازنەی ئەدرێسەکەیەوە و لەو شوانە سادەیە پێشەوایەکی وەهای بەرهەمهێنا دەکرێت بوترێت مەدرسەی کوفە شاکاری ئەو هاوڵە پایەبەرزەیە ئەڵقەمە و نەخاعی و حەماد و سەوری و ئەبوو حەنیفە هەموو لە قوتابیانی ئەو مەدرسەیەن ئەم کەسایەتی مەزنانە کە هەریەکەیان لە بواری خۆیدا لووتکەیە بە ڕێژەیەکی بەرچاو هەکبەی زانست و زانیاریەکانیان لە سەرچاوە سازگارەکەی ئیبن مەسعودەوە پڕ کردووە ئەو ئیبن مەسعودەش کە باسی دەکەین شوانی وشتر بووە گیانی شیرینمان قوربانی ئەو شوانە بێت لە شوانی وشترێکەوە پێغەمبەر بلیمەتی ئاوای پێدەگەیاند هەر لە دێر زمانەوە چەندین گەورە زانای ئیسلام هەن کە جیهانی زانستی ڕۆژ ئاوایان بە خۆیانەوە سەرقاڵ کردووە و چەندین بەرگیان لەسەر نووسراوە یەکێک لەوانش بەو ناوبانگەی کە لە بواری یاساناسیدا هەیەی ئیمامی ئەعزەم ئەبوو حەنیفەیە وەک خاوەن ئیدراکێکی مەزن دەڵێت سۆلۆن و حاموڕابی دەبنە شاگردی کەچی ئەبوو حەنیفە بە هەموو گەورەی خۆیەوە قوتابی قوتابیەکەی ئیبن مەسعود شوانی وشترە کە ئەویش بۆ خۆی قوتابی پێغەمبەری خوایە پەنا بەخوا واتێ نەگەن کە مەبەستم بچووک نیشاندانی ئەو حەنیفە بوو بێت چونکە وتەکانمان لە ڕوانگەی دەربڕینی گەورەی و مەزنی مامۆستای مامۆستایانە بەڵێ ئەوە لە سایەی پەروەردە و پێگەیاندنی سەروەرمانەوەیە لە کەسانێکەوە کە هیچ نەبوون کەسانێک هاتنە مەیدان کە هەموو شتێکن لە مردۆوە زیندوو لە خەڵوزیشەوە ئەڵماس دەرهێنراوە دیسانەوە هەر لە سایەی ئەو پەروەردەیەوەیە کە کۆیلەیەکی بربەری قەڵای هێرەقلی بەزاند و ناوەکەیشی گۆڕی وەشتانێکی بۆ دنیای ئەو دیو دەریاکان باس کرد کە تاوەکو ئەو ڕۆژە نەیان بیستە بوو شتانێکی سەرسوڕهێنەری ئەو تۆشی پیشاندان کە سنووری تێگەیشتنیانی تێی دەکرد هەزری ڕۆژ ئاوا هەتا مسلمانانی نەناسی بوو بێ ئاگا بوو لە شتانێکی وەک بە کەمزانینی ژیان خولیای شەهیدبوون و تاسەی مردن هەر بۆیە ئەو ڕۆژە نە لە پێشڕەوی تاریخ بەرە و ئەندەلوس تێگەیشتن نە ئەوەش بوو ئاوەزیان پێی بەرێت بە سووتاندنی کەشتەکان و ڕوبەڕووبوونەوەی لەشکری 90,000 سەربازی سوپای ئیسپانیا بە یەکەیەکی ڕووماڵی 5,000 کەسیەوە و چاونەترسانی لە دژوارترین حاڵەتدا دوژمن لە تاوە تووشی پەشۆکان هاتبوو بەڵام وا باشە ئێوە نەپەشۆچێن لە بەرامبەر سوپای دوژمندا کە 20 هێندەی سوپاکەی دەبوو جەنگاوەرەکانی کۆ کردبووە و پێی دەوتن ئەی سەربازە نەبەردەکانم بزانن کە لە پێشمانەوە دوژمنێکی وەک دەریا و لە پشتیشمانەوە دەریایەکی وەک دوژمن چاوەڕێمانە یا ئەوە تا هەڵدێن و لە دواوە دەپێکرێن و سەرشۆڕانە دەمرن یا ئەوەتە دەجەنگێن و سەرکەوتن بەدەست دەهێن و بەخوای خۆتان شاد دەبنەوە مێژوونوسان بۆمان دەژێرنەوە لە ماوەیەکی کەمی چەند سەعاتیدا تاریخ و لەشکرەکەی سوپای دوژمنیان تەفر و تونا کرد ئەوجا پاشکەمێک تاریخ خۆی لە کۆشکی تۆلیدۆدا بینیەوە ئەو کۆشکەی کە گەنجینەکانی پادشای لێبوو دەسا بڕوانن بۆ حاڵی ئەمڕۆی کۆیلەکەی دوێنێ بڕوانن تا لە مەودای ئەو واتایانە تێبگەن کە ئیسلام دڵ و دەروونەکانی پێدەنەخشێنێ تاریخ قاچ دەخاتە سەر گەنجینەکانی پادشا و لە بەرخۆیەوە دەڵێت تارق هەتا دوێنێ کۆیلەیەکی گردنبەند بوویت خوا ئازادی کردیت و کردیتی بەسەرکردە و ئەمڕۆ ئەندەلووست ئازاد کردووە و لە ناو کۆشکی پادشادایت بەڵام ها بیرت نەچێت سبەینێ دەچیتەوە حزوری پەروەردگار پاک و بێگەردی بۆ پەروەردگار ئەمە چفامێکی قۆڵ و ناوازەیە لە بنەڕەتدا ئەو کەسانەی لە ڕابردوویاندا دەست و پەیوەند بوون و لە ڕووی پلەبەندی کۆمەڵایەتیەوە لە ئاستێکی نزمدا بوون وەختێک دەگەنە لووتکە و پایەیەک بەدەست دێنن دەبینی جۆرێک لە گرەی دەرونی و هەستی خۆ بە کەمزانینیان تێدا دەجوڵێت فیز لێ دەدەن و بە خۆیانەوە دەنازن و بەردەوام لە بەرچاوی کەسانی تر خۆیان دەنوێنن بە هەموو قێزەوەنیەکەوەم حاڵەتە بە زۆری لەو کەسانەدا دەبینین کە خۆیان بەسەر گەلدا سەپاندووە
ئەمە چ پەروەردەیەکە وا دەکات کۆیلەیەک کە هەموو جۆرە هەڵپە و چاوبرسێتیەکی لێ چاوەڕوان دەکرێت مەردێکی نەفس بەرز و ئەو پەڕی چاودێر و لە خۆپرسەرەوەی لێ دەربچێت. عوقبەی کوڕی نافعیش یەکێکی ترە لە پەروەردەبوانی پەروەردەی موحەممەدی. وەختێک عوقبە لە ئەمپەری ئەفریقاوە بۆ ئەو پەری فەتح دەکات و دەگاتە کەناراوەکانی ئۆقیانوسی ئەتلەسی و ئاژنۆی ئەسپەکەی لەناو ئەودایە و ڕووشی لە ئاسمانە، هەستە قوڵەکانی بەرامبەر پەروەردگار بەم چەند وشەیە دەردەبڕێت. خوایە گەر ئەم دەریای تاریکیە نەهاتایەتە ڕێم، ئەوە ناوی پیرۆزت کە سەرچاوەی هەموو نور و ڕووناچیەکە بەسەر تاپای جیهاندا بڵاو دەکردەوە و دەمگەیاندە دنیای ئەو دی و دەریاکان. شاعیر عەبدولحەق حامید قسە لەسەر ئەم هەڵوێستە دەکات و دەڵێت نازانم ئەم قسەیەی عوقبەی کوڕی نافع بەرزتر بووە یان دەنجی ئەو ڕوحانیانەی کە لە ئاسماندا دەنجیان دەبیسترا. بە بۆچوونی بەندە فریشتەکانیش دڵبەندی هەمان مەبەست بوون و بۆ ئەوە ئۆقرەیان لێبڕا بوو. بەڵام عوقبە عوقبەیەکی تر بوو. عوقبە لە بازنەی تەدریسی حەزرەتی موحەممەددا دەرسی وەرگرت بوو، شاگردێک بوو لەوانەی ئەو پێیگەیاندبوون. مامەڵەی ئەو لەگەڵ ئینساندا مامەڵە بوو لەگەڵ تەواوی هێز و توانستە عەقلی و قەلبی و ڕۆحی و ویجدانیەکانیدا. هیچ کام لەو هەستانەشی فەرامۆش نەکردووە، بەڵکو بە پێچەوانەوە برەوی پێداون و بزواندونی. لە بەدنیاسترین و سروشت خراپترین کەسیش کەسانێکی بەرهەم هێناوە کە خاوەنی ناوازەترین سروشت و دەروون بوون. تۆمارکردنی سەرکەوتن و پێکانی بڕیارەکانی لە ئاراستەکردنی ئەو هەموو خاوەنتوانە و لێهاتنانەدا مەگەر تەنها بە پێغەمبەرەکەی لێک بدرێتەوە، چونکە لە هیچ ڕەفتار و ڕێکارێکیدا چەوتی نەبینراوە.